ڕێز ئازاد تەوفیق. کاک ئازاد ئەم کاتۆ باش و سڵاوت لێبێ. کاک ئازاد بڕیارەکەی کە گۆڕانکاری بەسەرا هاتووە چییە ئەگەر بۆ هاوڵاتیان و بینەرانی ڕوون بکەیتەوە؟ فەرموو. دیارە بڕیار وابوو ئێمە لەبەرەوەی کە لە 32 ساڵیادی چیمەبارانی هەڵەبجە بە حکمی ئەو ڤایرۆس و بەڵایی کە ڕووی کردێتە کۆمەلگای نێودەوڵەتی و ڕووی کردێتە با بڵێن هەرێم و ناوچەی عێراق و کۆماری ئیسلامی خۆمان چۆن لێپارێزین هەموو تەجەموعەیەک هەموو کۆڕ و کۆبنەوەیەک ئەبێ قەدەغەکراوێ بۆ ئەمە ئێمە هەموو ڕێنەوەکانمان ڕەچاو کردووە. بەڵام متوان بەیانی کەسی 2 ساڵیادی چیمەبارانی هەڵەبجەیە بۆ کەسوکاری شەهیدان لە سعات 8 بۆ سعات 12 ئەتوانن سەردانی گەڵکۆی مەزاری ئازیزانیان کرد. خۆخۆزانزان ناوزە ساحەبی 5000 شەهیدی چیمەبارانە، ساحەبی 200 مناڵیون بووە، ساحەبی 10,000 برینداری چیمەبارانە کە یانی پرسی هەڵەبجە لای ئەوانە. بەڵام بەڕاستی ئەوان کە ئەم بڕیارەماندا کەسوکاری قوربانیان و چیمەباران و مناڵانی ون بوو و کەسوکاری برینداران وتیان ئێمە لەبەر سەلامەتی گشتی و لەبەر ئاسایشی تەندروستی شارەکەمان، پارێزگاکەمان، هەرێمەکەمان زۆر ئاساییە بەلامانەوە ئەو ڕۆژی سەردانەمان تاخیرکەین بۆ کاتێکی ئاسایی، بۆ کاتێک کە ئینشاءڵڵا خوا هەموو گەلی کورد و کوردستان و هەرێمەکەمان لەم ئافاتە ڕێگرێ بۆیە پێمان باشە ئەو قەدەغەکراوە درێژ بکەرەوە و هیچ کاتێک ئێمە ئامادە نین ببینە هۆی ئەوەی کە خوا نەخواسە قەرەباڵخی و کۆڕ و کۆبوونەوەی گەورە دروست بێ. ئێمە لە ئەنجامی ئەوە ڕستەی ئەوان سپاسیانەکەین، هەڵۆستێکی نیشتیمانی ئاینی ئەخلاقی بەرزیانە بۆیە ڕێیەکانمان بەیەک وەرگرت و بڕیاری درێژکردنەوەی قەدەغمان بۆ 48 ساعتی داهاتوودا. کەواتە هەموو کار و چالاکیەکان ڕاوەستێت؟ بەڵێ خۆیان کار و چالاکیشمان نەبووە. کار و چالاکیەوە ئەوە بووە ناکرێت کەسێک چێلێکی ڕەمزی هەیە ناوی 3 مناڵی لەسەرە نتوانێت بڕاتە سەر ئەم چێلە فاتیحای خوێنێ یان بە دڵی خۆی فرمێسکێک بڕێژێ. بۆیە ئەو لە سەعاتەشەوە بۆ 12 با بڵێن ڕێگەماندا بوو. بەڵام ئەوان هەستیان بە بەرپرسیارەتیی نیشتیمانی و هەستیان بە خۆشەویستی نیشتیمان و تەندروستی خەڵک زیاتر بوو بەلایەوە بۆ یوتە زۆر ئاسایە ئێمەش لەو مەراسیمە یان لەو سەردانە بەیانی بێبەشبین بۆ ئەوی نەبینە باعیسی ئەوەی هیچ تەرجەمە و هیچ کۆڕ و کۆبنەوەیەک بێ و خوا نەخواسە لێککەوتەی خراپی تەندروستیە بێ. بۆیە ئێمە سپاسی هەڵوێستیانەکەین، سپاسی موقیفیانەکەین و ڕێی ئەوانمان بەیەک وەرگرت و قەدەغەکردنەکەمان درێژ کردەوە بۆ 40 ساعتی داهات. بەڵێ کاک ئازاد لە ماوەی بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ لە پارێزگای هەڵەبجە تاوەکو چەند هاوڵاتیانی هەڵەبجە پابندن بە بڕیارەکەوە؟ من ئەمڕۆ سەردانی هەڵەبجە سەردانی ناو شاری هەڵەبجەمان کردووە، سەردانی شارۆچکەی سیروانمان کردووە، بەرز مدیر ناحەی بیارە لە ناحەی بیارە و تێوەڵە سەردانی کردووە، بەرز مدیر ناحەی خوڕماڵ لە ناحەی خوڕماڵ سەردانی کردووە. یعنی ئەگەر بڵێم لە سان 90 بەرەو ژوور خەڵکی پارێزگاکە ئیلتزامیان بە کەمترین جوڵە، بە کەمترین حرەکە، بە کەمترین جەمع کردووە. بەڕاستی جێی سپاسن، جێ ڕێزن، جێی تەقدیرن. چکە بەڕاستی ئەزانن ئەمە هەم لە خازانجی خۆیانە، لە خازانجی مناڵیانە، لە خازانجی با بڵێن کەسوکاریانە و لە خازانجی شارەکەیە. بۆیە بەڕاستی سپاسیانەکەین، مەمنونی هەڵوێستیانین، هیوادارین بتوانین بە هیمەتی هەموو لایەک بەم خۆپارێزیە لەم ئافات و لەم مەحنەتی کە ڕووی کردوتە مەنتیقەکە و وڵاتەکە هەموو لایە ڕزگاری بێ. بەڵێ سەبارەت بە پێداویستیەکانی هاوڵاتیانی شاری هەڵەبجە وەکو ڕێنمایی چیتان کردووە سەبارەت بەکردنەوەی نانەواخانە و سەمونخانەکان یاخود ئەو مارکێتانەی کە سەوزە و میوە و مەوادی وشکەی تایە بە هاوڵاتیانی ئەفرۆشن چ ڕێنماییەک دەرکراوە؟ هەموو نانەواخانەکان لە بەڕەچاوکردنی ڕێنمایی تەندروستی، هەموو سەمونخانەکان، هەموو سەیدەلیەکان و مارکێتە گەورەکانیش کراون، حتا شوێنی سەوزەوانش و هەتا ئاسایی بۆ بەلامانە پیکابێک سەوزەی پێ، تەماتی پێ، ئەنواعی میوە و میوەجاتی پێ بە کۆڵارەکانیشا بگەڕێ و میوەشتی خۆی بفرۆشێ. بەیانی لەوە زیاتر کار ئاسانترەکەین کە بتوانێت خەڵک دانیشی دەستکەوێ و خەڵک لە هەندێک سوپەرمارکێت بە تایبەتی کە قەرەباڵغی لەسەر نییە و نەژێن قەرەباڵغی تەزەخم دروست بێ بتوانێت قوتی ڕۆژانی دەستکەوێت. بەڵێ ڕێنمایی بەڕێزت وەکو پارێزگاری هەڵەبجە بۆ دانیشتوانی شاری هەڵەبجە چییە ئەگەر لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە پیان بڵێیت؟ پێم باشە هەمومان بەگوێ ڕێنماییەکانی وزارەتی تەندروستی بکەین، چونکە لە خازانجی شەخسی خۆمانە، هی ماڵ و مناڵمانە، هی گەڕک و کۆڵانمانە، هی شار و هەرێمەکەمانە. هیوادارین هەمومان بتوانین بەو خۆپارێزیە لەو بە گوێگرتن لە ڕێنماییەکانی وزارەتی تەندروستی و خۆپارێزی خۆمان کارە بکەین بەسەر ئەم ڤایرۆسا، بەسەر ئەم بەڵایە با بڵێن زاڵ بین و ئینشەڵڵا زاڵی جەبین و سەرکەوتنیش تۆمارەکەین. ئینشەڵڵا سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ بەڕێز ئازاد تەوفیق پارێزگاری هەڵەبجە کە لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان